دەمەوێ لەم کۆبوونەوەیەدا بە دەرفەت بزانم قسە لەسەر خاڵێکی تری خۆپیشاندانەکانی ڕۆژی ڕابردوو بکەم. بە هەزارەها خوێندکار ڕژاونەتە سەر شەقامەکانی کوردستان لە دژی حکوومەتەکەی خۆیان و داواکاریان هەیە لە بری ئەوەی ئێمەی حکوومەت لێیان نزیک بینەوە و لێیان تێبگەین و هەوڵی هێورکردنەوەیان بدەین دەچین ڤیدیۆیەکی کۆن دەهێنین و خوێندکاران تۆمەتبار دەکەین بە سوکایەتیکردن بە ئاڵای پیرۆزی کوردستان بەبێ ئەوەی خۆمان ماندوو بکەین و بە دوای ڕاستی ئەو ڤیدیۆیە بگەڕین هەندەی تر خوێندکاران لە خۆمان تووڕەتر دەکەین. ئەم هەڵەیە نەک تەنها بەسەر حکوومەت تەنانەت بە منیشەوە بەڵکو بەسەر پەرلەمانیشا تێپەڕی. بچووکترین شت کە بتوانین ئێستا بیکەین داوای لێبوردنە لەو خوێندکارانەی زانکۆی سلەیمانی و سەرجەم زانکۆکانی تر کە لە خۆپیشاندانەکاندا لە ئێمەومانان زیاتر شانازیان بە ئاڵای کوردستانەوە کردووە. بۆیە لێرەوە داوای لێبوردنتان لێ دەکەین.